سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕایان یاوکارم لە خزمەتێوە یازیزین بۆ پێشکەشکردنی گەشت هەواڵەکانی ئەمڕۆی یەکشەممە. سەردێڕی گرنگترین هەواڵەکان سووتانی بەردەوامی دارستانەکان لە مەریوان و جوانڕۆ، مانگرتنی چالاکانی سیاسی و مەدەنی دژ بە سەرکوتی دیموکراسی لە ئیستانبول، ناڕەزایەتی کرێکارانی میواندار لە شیرکەتی ڕێگەی ئاسنی باس، دۆخی خراپی معیشەتی و هێرشی خەڵک بۆ سەر خۆراکی ماوە بەسەرچوو، خۆپێشاندانی دژبەرانی شەڕ و لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان و کۆمەڵکوشکردنی 1500 کەس لە دارفوری سوودان. درێژەی هەواڵەکان سووتانی بەردەوامی دارستانەکان لە مەریوان و جوانڕۆ. بە پێی ویدیوانەی بەدەستمان گەیشتووە دارستانەکانی مەریوان و جوانڕۆ لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردراوە و هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی مەدەنی بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە سوودێکی نەبووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، دارستانی ناوچەکانی نۆئێل، لۆرابی و نەوخان لە جوانڕۆ ماوەی 4 ڕۆژە لە ئاگردا دەسووتێت و ڕژێمی سەرکوتگەر ئیمکاناتی بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە دابین نەکردووە. چالاکانی ژینگە پارێز دەڵێن ئەگەر بەرپرسانی پارێزگای کرماشان فڕۆکەی ئاگرکوژێنەوە بۆ دامرکانەوەی ئاگری دارستانەکە نەنێرن لە کۆنتڕۆڵ دەردەچێت و ناوچەیەکی پانوبەرینتر دەگرێتەوە. لەلایەکی دیکەوە جەنگەڵەکانی ناوچەی وەسنەی مەریوان لەلایەن هەڵپەرستانەوە ئاگر دراوە و ژینگە دۆستان داوا لە خەڵک دەکەن بچن بەهانەیانەوە. دەست بە سەرکردنی وڵاتیەک لە شاری ورمێ. ڕۆژی پێنجشەممە هەفتەی جوازەردانی 1403 هەتاوی شارۆمەندێکی خەڵکی گوندی دلۆی سەر بە ناوچەی دیزەجی ورمێ بە ناوی یونس نەبیزادە تەمەن 30 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕۆژیم بەبێ بەڵگەی قەزای هێرشیان کردوتە سەر ماڵی یونس نەبیزادە لە شاری ورمێ و وێڕای پشکنینی ماڵەکەی ناوبراویان دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە لە بەردەستا نییە. مانگرتنی چالاکانی سیاسی و مەدەنی دژ بە سەرکوتی دیموکراسی لە ئیستانبول. ڕۆژی شەممە 19 جوازەردان کۆمەڵێک لە چالاکانی سیاسی و مەدەنی کوردی ئیستانبول دژ بە داگیرکردنی شارەداری جوولەمێرگ لەلایەن دەوڵەتی ئەردۆغان لە مەیدانی شیشهان مانیان گرت. بەشداربوانی ئەو ماگرتنە جلوبەرگی سپیان بە نووسراوەی نەفرەت لە قەیوم لەبەر کرد و دروشمی بژی بەرخۆدانی جوولەمێرگیان بەرز کردەوە. بەڕێوەبەرانی مانگرتنەکە تریبوونی ئازادیان دانا و داوایان لە خەڵک کرد لەسەر کورسی دابنیشن و لەسەر بابەتی زەوتکردنی دیموکراسی لەلایەن حکوومەتی ئەردوغانەوە قسە و باس بکەن. ئامادەبوانی و چالاکی ڕایانگەیاندووە کە هەرڕۆژ لە مەیدانی شیشان کۆ دەبنەوە و داوا لە خەڵک دەکەن بۆ بەرگری لە ئازادی و دیموکراسی لە تورکیا پەیوەست بەو مانگرتنەوە بن. ڕفاندنی 6 کەس لەلایەن بەکرێ گیراوانی تورکیا لە عەفرین. لە 2 ڕۆژی ڕابردوودا 6 شارۆمەندی کوردی خەڵکی عەفرین لەلایەن گروپی ئیسلامگەرای حەمزەی سەر بە دەوڵەتی تورکیا و ڕفێنراون و زانیاریەک لەسەر چارە نووسیان لە بەردەستا نییە. بە پێی زانیاریەکان ئەو 6 شارۆمەندە خەڵکی ناوچەی ڕاجۆی سەر بە کانتۆنی عەفرین بوون و بەبێ هۆکار لەلایەن تێرۆریستە ئیسلامگەرەکانی تورکیاوە دەست بەسەر کراون. لەلایەکی دیکەوە ڕێکخراوی مافی مرۆڤی عەفرین ڕایگەیاند ماوەی 3 ڕۆژە دارستان و لەوەڕگەکان لە ناوچەکانی جێندرس، بولبول و ڕاجووی عەفرین ئاگردراون و زیانێکی زۆر بە کەشاوەرزان گەیشتووە. هەروەها نزیک بە 150 هێکتار لە مەزرای گەنمی شارەکانی قامیشلو و کۆبانی بەهۆی تۆبارانی تورکیاوە لە ناوچووە و هێرشەکان هێشتا درێژە هەیە. ناڕەزایەتی کرێکارانی میواندار لە شیرکەتی ڕێگەی ئاسنی باس. ڕۆژی شەممە 19 جوازەردان کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە بەشی میوانداری شیرکەتی ڕێگەی ئاسنی باز لە تاران، دۆرود، ئاهواز و تەورێز دژ بە نەدەنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێی راپۆرتەکان 6 میوانداری سەر بە شیرکەتی پەیمانکاری ڕێگەی ئاسنی باز لە شارەکانی تاران، تەورێز، ئاهواز و دۆرود لە ناڕەزایەتی بە کەمی حەقدەست و نەدانی 2 مانگ حقوق و مەزایای دواخرا و کۆبوونەتەوە. کرێکارانی ئەو بەشە 14 بۆ 15 ساڵ پێشینەی کاریان هەیە و هێشتا سەنەواتی ساڵی ڕابردووشیان وەرنەگرتووە.
دۆخی خراپی معیشەتی و هێرشی خەڵک بۆ سەر خۆراکی ماوە بەسەرچوو. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوز لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی هەژاری شارستانی مینابی سەر بە پارێزگای هۆرمۆزگان هێرشیان بردوتە سەر شوێنی فرەدانی خۆراکی ماوە بەسەرچوو و پێداویستیەکانیان لەو ڕێگەیەوە دابین کردووە. لە ڕۆژانی ڕابردوودا بەرپرسانی شارستانی میناب دەستیان داوەتە کۆکردنەوەی خۆراکی ماوە بەسەرچوو و ویستویانە بیان سووتێنن، بەڵام خەڵکی هەژار ڕژاونە سەر مادە خۆراکیەکان و پێداویستیەکانی ژیانیان لەو ڕێگەیەوە دابین کردووە. گرانی، هەڵاوسان و بێکاری بەرۆکی بە خەڵکی ئێران گرتووە و ئەمنیەتی ئابووری، کۆمەڵایەتی، خۆراک و بێهداشتی جەستەیی و دەرونی نەماوە و بە پێی ئامارەکان ئاماری تۆمارکراو زیاتر لە 50% خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. دەست بەسەرکردنی دووبارەی بەندکراوێکی شۆڕشی ژینا لە شاری کورد. ڕۆژی شەمە 19 جوێزەردان بەندکراوێکی شۆڕشی ژینا و ئەندامی دەروێشە گونابادیەکان لە شاری کورد بە ناوی مەزاهیر حەیدەری لەلایەنی دارایی دەسەڵاتەوە بۆ دووهەمین جار دەست بەسەرکرا. مەزاهیر حەیدەری دەروێشی گونابادی خەڵکی شاری کورد لە سەردەمی شۆڕشی ژینا لە ساڵی 1401 تاوی دەست بەسەر و پاژماوەیەک بە دانانی وەسیقە ئازاد کرا. ئەو چالاکە مەدەنیە لە ڕووداوەکانی شەقامی گوڵستانی حەوتەم لە شاری تاران دەست بەسەر و 1 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. لە ڕۆژانی ڕابردووشدا فایلێکی دەنگی لە مەزاهیر بڵاوکرابووە کە باسی لە ئەشکەنجەی زامنیەتیەکانی ڕژیم دەکرد. هەر بۆ بوونەوە ڕۆژی شەممە ئیدارەی اطلاعاتی شاری کورد هێرشی کردە سەر ماڵەکەی و مەزاهیر حەیدەری و ناوبراوی بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. ناڕوونی چارەنووسی چالاکێکی مافی ژنان لە ڕاشت. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤێران چالاکێکی مافی ژنانی خەڵکی ڕەشت بە ناوی مەهتا سەدری ماوەی 15 ڕۆژە لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. مەهتا سەدری پاژمەرگی براهیم ڕەیسی بابەتێکی ڕەخنەگرانەی داناوە کەوتە بەر پەلاماری هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی. ئێستا و چالاکە مەدەنیە ماوەی 15 ڕۆژە بێسەر و شوێنە و مەلایەکی نوێنەری خامنەی بە ناوی جەلیل میرحسێنی و بە کرێگیراوێکی اطلاعات بە ناوی عەباس موایەت پەروەندە سازیان بۆ کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بە دووەداچوونی بنەماڵەی مەهتا هیچ کامێکی نەبووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. خۆپێشاندانی دژبەرانی شەڕ و لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی شەممە 19 جوێزەردان دژبەرانی شەڕ لە ئیسرائیل و لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان بۆ جارێکی دیکە ڕژانە سەر شەقام و خۆپێشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو 4 دیلی ئیسرائیلی لە هێرشی هێزەکانی ئەرتەشی وڵاتە بۆ سەر وەردوگای نوسەیرات لە کەرتی غەزە ئازادکران و دژبەرانی شەڕ لە تێل‌ئاڤیڤ ڕژانە سەر شەقامەوە خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی هەموو دیلەکانی دەستی حەماس بوون. لەلایەکی دیکەوە لایەنگرانی فەلەستین لە وڵاتەکانی بەریتانیا، هۆلەند، فەڕەنسا و ئەمریکا دژ بە کۆمەڵکوژکردنی خەڵکی غەزە لەلایەن ئیسرائیلەوە خۆپێشاندانیان کرد و خوازیاری کۆتایهێنان بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین لەلایەن دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بوون. شانی باسە کە لە هێرشەکانی ڕۆژی ڕابردوو ئیسرائیل بۆ سەر غەزە 90 کەس گیانیان لەدەستاوە و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. هەروەها وەزارەتی بێداشتی غەزە ڕایگەیاند کە لە سەرەتای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە 3000 منداڵی فەلەستینی کەمەندان بوون. تێکەڵچوونی لایەنگرانی ژینگە لە فەڕەنسا لەگەڵ هێزەکانی پۆلیس. ڕۆژی شەمە 19 جوێزەردان لایەنگرانی ژینگە لە باشووری فەڕەنسا خۆپێشاندانیان کردو لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن. بە پێی راپۆرتی میدیاکانی فەڕەنسا لایەنگرانی ژینگە لە ئاست لێدانی پرۆژەیەکی گەورەی جادەسازی ناڕازین و دەڵێن دروستکردنی ئەو پرۆژەیە زیان بە تاڵاو کشاوەرزی و سروشتی باشووری وڵاتە دەگەێنێت. ڕۆژی ڕابردوو ناڕازیان لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن و 5 کەس لە هەردوو لا بریندار بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆمەڵکوژکردنی 1500 کەس لە دارفوری سوودان. بەهۆی شەڕی نێوان ئەرتەشی سوودان و هێزەکانی واکوونش سەریع لە ڕۆژاوای ناوچەی دارفور 1500 کەس کۆمەڵکوژ کراون. شەڕی نێوخۆی سوودان لە مانگی ئاوڕیلی ساڵی ڕابردووی زاینیەوە دەستی پێکردووە و ئەرتەشیە وڵاتە لەگەڵ هێزەکانی کاردانەوەی خێرا لە شەڕێکی خوێناوی و قرسدان. لەو ماوەیەدا بەلانی کەم 13000 کەس گیانیان لەدەستاوە و زیاتر لە 9 ملیۆن کەس ئاوارە بوون.
لە حاڵێکدا جیهان سەرقاڵی ڕووداوەکانی ئۆکراین و غەزەیە، سوودان بە تەواوەتی پشتگوێ خراوە و قەیرانێکی مرۆیی لە وڵاتە ڕوویداوە و کەس بایەخی پێنادات. لە ئێستادا بە ملیۆنان کەس تووشی کەم خۆراکی و برسێتی بوون و یارمەتیەکانی نەتەوە یەکگرتووەکان بەدەست خەڵک ناگات. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.